گەرماوی پاشا لەلایەن بابانەکانەوە کە دەستیانتە لە سەردەمی بابانیەکان دروستکرا وەک لەگەڵ قەیسەری کفری و کۆشکی مەجید پاشای بابان و ئەو خانیە کە لەبەر کە تەمەنی زیاتر لە 150 ساڵ بۆ 250 ساڵ بە یعنی بە کورتی 1850 بۆ 1801 دروستکراوە. ئەم گەرماوە ئەو کاتە دروستیان کردووە تاکە گەرماوە لەم دەبەرە لەم مەنتیقە کە لە ژێر زەوی دروستکراوە. ئەوان چیان کە سەیران کردیە لە کفری سێ کارێزە هەیە. کارێزە لە یەکی لەسەر کارێزەکان دروست کرد لەبەر ئەوەی هەم وەرگرتنی ئاو لێ و دووبارە پاشماوەی ئاوەکە کە گەرماوە و حمامە زۆر ئاوی هەیە هەم ئەکراوە ناو کارێزەکە و لەو ڕۆڕۆی بۆ دەرەوەی شار. گەرماوی پاشا سەرەتا تێتە ناوە ژوورێکی شووریە گەورە شووری پێشوازی و جلگۆڕین، دواتر تێتە ناو ژووری خۆشردن کە قاعەیە گەورەیە ئەویش 6 ژووری تایە، 8 ژووری 2 کەسێک دێت. شێوازی بیناسەکەی بە شێوازی کۆمز بە شێوازی جوان دروستکراوە، هەموو کەرەستەکانی بەرد و گەچ و قسڵ و ئەو شتێ لە دەوروبەری کفری دروستکراوە. ئەم گەرماوە کفری جاران ناوەندێکی بازرگانی گەورە بووە کاروانسەرای، نەک خەڵکی کفری. خەڵکی ئەم دەبەرە لە دەربەن و هەتا ناوچەی بەیات لەم گەرماوە ئیسفادەیان لێکرێت لەبەر ئەوەی کفری کاروانسەرای تیابی خەڵکی ئاهات بۆ گۆڕینی شمەک لە قەیسەری کفری، دواتر لێرە لەم گەرماوە خۆیان نەشۆرد و دواتر ئەڕۆێنەوە. گەرماوی پاشا تاکە شوێنەواری بووی کە ئەگەری ڕوخانی بووی لە 100 ئەگەری ڕوخانی بووی ئیمساڵ. خۆشبەختانە ڕێکخراوی گەشەپێدانی مەدەینە CDO هاتن سەردانی ئەم گەرماویان کە تێدا بڕیایاندا بە نۆژەنکردنەوەی. ئێستا قۆناغی نۆژەنکردنی تەواو بوو و هەموو شتەکانی تەواو بوو، بەڕووی گەشتیاریشا کراوەیە بە شێوەیەکی جزئی تاوەکو کاری جوانکاری ئەەکەین و ڕێکخراوی CDO هەمان ڕێکخراو وعدی داغا لە ئایندەیەکی لەم چەند هەفتەی داهاتوودا کاری جوانکاری و ئۆفیسیە بکەین تاکو بتوانین ئەو گەشتیاران لە دەرەوەی کفری و لە دەرەوەی کفری و دەرەوەی وڵاتیان زیاتر خزمەتیان بکەین و بتوانین شوناسی شاری کفری بە گەشتیاران بدەین.